بەڕێزبان داوای هاوکاری مرۆیی کرد بۆ فەڵەستینیەکانی کە لەنێو کەمپەکەی باشووری دیمەشق گیریان خواردووە. دەڵێت لەو بارە ترسناکەی کە سووریای تێدایە کەمپی پەنابەرانی یەرموک لە قوڵای دۆزەخەکەدان. پاش 2 ساڵی گەمارۆدانی بێبەزەییانە 18,000 پەنابەری فەڵەستینی و سووریایی ئێستا بەبارمتە لەلایەن داعش و ملیتانە توندڕەوەکانی ترەوەی گیراون. ئەو کەمپی پەنابەرانە خەریکە دەبێتە کەمپی مەرگ. ڕۆژی پێنجشەممە خۆپیشاندەران لە شاری غەزە داوای پاراستن و مامەڵەی باشتریان لەگەڵ پەنابەرانی فەڵەستینی لە کەمپی یەرموک کرد. وا مەزەندە دەکرێت 18,000 فەڵەستینی لەناو ئەو کەمپە بووبن کاتێک لە هەفتەی ڕابردوو لەلایەن داعشەوە دەستی بەسەردا گیرا. کاربەدەستێکی حەماس ئیسماعیل ڕەدوان دەڵێت ئەوەی لە یەرموک ڕوودەدات تراجیدیایەکە دژ بە گەلی فەڵەستینی و کارەساتێکی مرۆڤایەتیە. ئەمە پێویستی بە دەستێوەردانی هەموو هێزەکان هەیە، لایەنە جیاوازەکان، عەرەبەکان و کۆمەڵگای نێونەتەوەیش بۆ ئەوەی کەمپەکە ئارام بکرێتەوە و خەڵکەکانمان بپارێزرێن لە کارەساتێک کە دەشێت ڕوو بدات. کاربەدەستێکی باڵای فەڵەستینی ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند گەیشتون بە ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی سووریادا بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی هاوبەش بە مەبەستی دەرکردنی ملیتانەکان لە کەمپەکە.